کۆچبەرانی وڵاتانی ئەمریکای لاتین کە لە ڕیۆ گراندەوە دەپەڕنەوە ئەو ڕووبارەی کە مەکسیک لە ئەمریکا جا دەکاتەوە دیمەنێکی باو و ئاساییە، بەڵام ئەوەی کەمتر باو بووە کۆچبەرانی چینی هەمان هەوڵی مەترسیدار دەدەن. ئەم ژنە دەڵێت مانگێکی پێچووە تا گەیشتۆتە ئێرە. ژمارەی ئەو کۆچبەرە چینیانەی کە سنووری ئەمریکا و مەکسیک دەبڕن بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بە پێی ئامارەکانی گومرگ و پاراستنی سنوورەکانی ئەمریکا نزیکەی 10,000 کەس لە مانگی 10 تا مانگی 4 بە پێپەڕینەتەوە، بە بەراورد بەو کەسانەی کەمێک زیاتر لە 2,000 کەس لە ساڵی 2022دا پەڕیونەتەوە. ئەم پیاوە تەنها ناوی بنەماڵەکەی جینە ئاشکرا دەکات لە ترسی تۆڵەسەندنەوە لە خێزانەکەی لە چین کاری بیناسازی کردووە و لە ڕووی داراییەوە گرفتی هەبووە. بەڕاستی مانەوە لە چین سەختە. بۆ ماوەی 42 ڕۆژ بە ئەمریکای باشووردا گەشتێکی بەرەو ئەمریکا کردووە. ئەم گەشتە بەڕاستی سەختە، پێی هەمومان برینی زۆریان لێهات. لە ڕووی دەرونی و جەستەیەوە هەموو ماندووبوونێکی زۆرە. زۆرێک لە کۆچبەرانی چینی ڕێگای هاوشێوە دەگرنەبەر بەهۆی سیاسەتی ڤیزەی تا ڕادەیەک لێکۆڵینەوەی کەمتر دەکەن لە چینەوە بۆ تورکیا و دواتر بەرەوەی ئەکوادۆر. لەوێشەوە بە پێ و پاس بە ئەمریکای باشوور و ناوەڕاستدا دەڕۆن بۆ سنووری ئەمریکا و مەکسیک. هەندێکیان پارە بە ڕێنیشاندەرێک دەدەن یان داوای ڕێنمایی دەکەن لە ڕێگادا. لە وەڵامێکی نووسراودا بۆ داواکاری دەنگی ئەمریکا بۆ لێدوان باڵیۆزخانەی چین ڕایگەیان حکوومەتی چین هەمیشە دژی کۆچبەری نایاسایی بووە و ڕێوشێنی جۆراوجۆری گرتوۆتە بەر بۆ ڕاگررتنی دەرچوونە نایاسایەکان. ئەم ڤیددیوەیە کە لەلایەن دەنگی ئەمریکاوە بەشی مەندەرین گیراوە لە سۆسیال میدیای چینیدا بڵاو بۆتەوە، ئەمە ژوای کرد سەرنووسەری پێشووی ڕۆژنامەی گلۆبال تایمزی دەوڵەتی چین و وەڵام بداتەوە لە سۆسیال میدیای چین وەبوو. هۆشیجین نووسیوێتی چین بە خێرایی پێش دەکەوێت ئێستاش زۆرینەی ڕەهای خەڵکی چین پێویست ناکات خۆیان بخەنە مەترسیەوە بە مەلەکردن لە ڕووباری سنووریدا. هەموو چینیەکان دەزانن حکوومەتی چینی ئێمە زۆر بەهێزە و زۆر کۆنتڕۆڵکەرە. بەشێک لەو کۆچبەرانە دەڵێن لە ڕێگەی بڵاوکراوەوە لە دۆین کە وەشانی چینی تیکتاکە 20یانە لە ڕێگەی ئەمریکای باشوور ئەوانەی گەشتەکەیان ئەنجام داوە باز لەوە دەکەن چی لەگەڵ خۆیان بێنن و لەکوێ پاسێک ببینن و لەکوێ حەمام و خواردن بدۆزنەوە. ئەم پیاوە کە تەنها ناوی وانگ بەکاردەهێنێت چونکە دایک و باوکی هێشتا لە چینن ڕوونی دەکاتەوە کە بۆچی وڵاتەکەی بەجێهێشتووە. هیچ هیوایەکەم بە داهاتووی چین نییە، هەز دەکەم خراپتر دەبێت، دەگەڕێتەوە بۆ سەردەمی شۆڕشی فەرهەنگی. زۆرێک لەو کۆچبەرانە دەڵێن پلانیان هەیە بچنە نیویۆرک یان کالیفۆرنیا کە زۆرێک لە چینیەکان تێدا دەژین بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەلەنگاریمانەوە لە خاکی نوێدا نەبنەوە. وریاکاڵێ بۆ هایلون مۆیۆ نینگلۆ ڤیکتۆر هۆگۆ کاستێلۆ ئەلەزابێت لی دەنگی ئەمریکا.